بە درێژایی 10 کیلۆمەتر لە ڕێگای نێوان سۆران سنووری برادۆست لە وەرزی زستان تەمومژێکی چڕ دروست دەبێت. مەودای بینین لێرە کەمتر دەبێت لە 10 مەتر. لە کاتی هاتوچۆکردن شۆفێران و هاوڵاتیان گرفتیان بۆ دروست دەبێت. تاوەکو ئێستاش هێما و هێلکاری لەم ڕێگایە نەکراوە. بەفرە سڕە تەمە 5 مترا پێشە خۆ نابینی خاتە پەشێ هەر زۆر سەختە پەڕۆژی هەروەیە بەردی شتێ نەخواری. ڕێگاشی زۆر سەختە بەڵام ئەگە حکوومەت یارمەتی خەڵکی بداتن و هاوکاری خەڵکی بیتن هەموو جارێک خاین بکاتۆ لە گەبارینی بەفر و ئەو تەموو مژەش بەخوای قچەک ناخۆشە جاروێ 2 متر 3 متر پێشە خۆت نابینی بەڵام حکوومەت قچەک کەم تەرخەمە لە ڕووی خاینکردنەوە ئەو شتانە. لە کاتی گۆڕانی کەشوهەوا و دروستبوونی تەمومش لە وەرزی زستان دیمەنەکانی ڕێگای نێوان سۆران برادۆست بەم شێوازن. بەبەردەوام شۆفێران گرفتیان بۆ دروست دەبێت. ڕێگاکە پێویستی بە هێلکاری هاتوچۆ هەیە و پێویستی بە گەڕێلیشێ لە هەندێک شوێنێک پەرژنی پاراستن لەبەرەوەی بەتایبەتی لە وەرزی زستان کە ڕێگایەکە دەبەستێت لەوانەیە خوانەکەرانە سیارەکان بخزن زۆر بەرزیشە لەو حاڵەتە بەس ئەلحەمدولیلا هەتا ئێستا هیچ ئاگەرێکی ئەو هاتوشنەمان نەبووە. 42 کیلۆمەتر درێژی ڕێگای نێوان سۆران برادۆستە. لە وەرزی زستان بەڵێنی چارەسەرکردنی ڕێگاکە دەدرێت بە شۆفێران و هاوڵاتیان. لە کاتی ئەنجامدانی پرۆژەکانیش جێبەجێ ناکرێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.